شەوی ڕابردوو ئاگرێکی گەورە لە کۆگایەکی عەمبارکردنی سوتەمەنی لە تانجەرۆی سلێمانی کەوتەوە لە کۆگایەک کە 3 ملیۆن لتر بنزین و گازوایلی تێدا بوو. دوای 7 کاتژمێر و هەوڵی 50 ئۆتۆمبیلی فریاکەوتن و بەرگری شارستانی ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا، بەڵام زیاتر لە 22 برینداری لێکەوتەوە کە برینی یەکێک لەوان سەختە. سەرەتای ڕووداوەکە تەنکەرێ بوو، ئەتیکۆیە بوو سووتە، دوای ئەتیکۆکە ئاویان پیا کرد، ئاویان پیا گڕەکە پێوەیە کە پێوە هاوترا تەنکی سووتە هەتا هەمیان سووتە. ئەوەی کە سوتاوە هێناوێنێتەوە بۆ سلێمانی بۆ مەرجسیەکە، ئەوەی تریشی کە لێوە ماوەتەوە. وەڵای تر دەی کارەساتێکی گەورەیە و پێم وابێ کرێکارێکی ئێرانی ئەو زۆری سوتاوە. ئینشاڵڵا خوای گەورە ڕەحمی پێ بکا و ئەویش سەلامەت بێشێ. بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سلێمانی سەرڕایخستنە ڕووی ئاماری ڕووداوەکە و هۆکاری دروستبوونی ڕاشی گەیاند کە تەواوی کۆگاکانی فومی خۆیان لە کوژانەوەی ئەم ئاگرەدا بەکارهێناوە. لێکۆڵینەوە بەردەوامە قەبالی زیانەکانتان بۆ خەینە ڕووداوی دیارە بە تقریبی 3 ملیۆن لیتر گاز و بنزین بە نزیکی 22 کەس 4 کارمەندی ئەمە 2 ئەفسەر و 2 کارمەند هەوڵ بین مەرجەکانی سەلامەتی بپارێزین لەو شوێنانە. ئەوە خەزانێک و دروست کراوە لەوێ خەزانەکان ئەو ڕووداوە ڕوویا هەوڵێن جاریش کەشتیوا دووبارە نەبێتەوە. جەنابوتی وڵاتە پێشکەوتوەکان ئێمە لەوانین تەواومان کرد، ئەوەی لە بەردەستا بخۆمەوە تەواو کرد. ئاگرەکە زۆر گەورە بوو، داوامان کردو هەر ئەمڕۆ داوامان کرد و ئینشاڵڵا ئێوارە ئاگات. شارەزانی سەلامەتی جەخت دەکەنەوە کە نەبوونی مەرجە نێودەوڵەتیەکان لەم ڕووداوانەدا هۆکاری دووبارەبوونەی ئەم کارە ساتانەیە. ئەو کۆگایانە کە دروست دەکەن بەپێی ڕێنمایەکانی ستانداردە جیهانیەکان و ڕێنمایەکانی بەرگری شارستانی دروست ناکرێن. بۆ نە لە ڕێنمایەکاندا باس لەوە ئاگرێت کە کۆگایەکی وا گەورەت هەبێ تۆ پێویستە بۆن منە چەند تەنکیەکت هەیە، ئایا سەرزەویە یان ژێرزەویە، پێویستە ڕاگریەکی گەورە لە نێوانیان هەبێ و پێویستە حەوزێکی تایبەت هەبێ بۆ نەخوا نەخواست. ئەگەر تەنکیەک ئاگری گرت تەشەنە نەسێنێ بۆ تەنکی دووەم و تەنکی دووەم تەشەنە نەسێنێ بۆ تەنکی سێم. کاتێک کە تۆ حەوزێکی تایبەت بۆ ئەم سیستەمە ئەکەی، ئەو کاتە ئەگەر لێچوونێک ئاگرێکە بێت لەناو ئەو حەوزەیە ئاگر و بنزینەکە کۆ بێتەوە تەشەنە ناسێنێت بۆ بەشەکەی تر. ئاگرەکەی تانجەڕۆ زەنگێکی مەترسیدار بوو بۆ سەرژیان و سەلامەتی هاوڵاتیان لە سلێمانی. برینداربوونی دەیان کەس و سوتانی ملیۆنان لتر سوتەمەنی ڕووداوێک کە سەلماندی تاوەکو سیستەمێکی تۆکمەی بەرقەرار و چاودێری ورد لەسەر شوێنە هەستیارەکان نەبێت، مەترسی دووبارەبوونەی ئەم کارە ساتانە لە ئارادایە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.